راپۆرتەکان لە قەوارەی ئیسرائیلەوە جەخت دەکەنەوە لەوەی هۆکاری برانی تۆڕی کارەبای بەشێک لە دامەزراوەی ئەتۆمی نەتەنزی ئێران هێرشی ئەلکترۆنی بووە، بەڵام تاران دەڵێ بەپێی زانیاریە سەرەتاییەکان ناتوانرێت دڵنیابین لەوەی ڕووداوەکە کاری تێکدەرانە بووە. بەرەبەیانی ئەمڕۆ یەکشەممە بە هۆکارێکەوە کە تا ئێستا چۆنێتیەکەی نەزانراوە تۆڕی کارەبای بەشێک لە دامەزراوەی ئەتۆمی نەتەنزی ئێرانی بڕا. هەرزوو بەرپرسان دڵنیاییاندای وڵاتیان کە ڕووداوەکە هیچ زیانێکی گیانی و پێکان یان پیسبوونێکی ئەتۆمی و تیشکاوەری لێ نەکەوتۆتەوە. لای خۆیەوە وتەبێژی ڕێکخراوی وزەی ئەتۆمی ئێران ڕایگەاند لێکۆڵینەوەکان بۆ زانینی هۆکاری بڕانی کارەبای بەشێک لە تۆڕی دامەزراوەی نەتەنز بەردەوامن. لالایەکی دیکە وتەبێژی لیژنەی وزەی پەرلەمانی ئێران بە دووری نەزانی هۆکاری ڕووداوەکە کاری تێکدەرانە و دزەکردنی نێو دامەزراوە ئەتۆمیەکە بێت. لا بەرامبەردا بەپێی ئەوەی ئاژانسی ئەسۆشیێتد پرێس لە ڕاگەاندنەکانی قەوارەی ئیسرائیلیەوە گواستوویەتیەوە بڕانی کارەبای بەشێک لە دامەزراوەی نەتەنزی ئێران ئەنجامی هێرشێکی ئەلکترۆنی بووە، هەرچەندە ئەو ڕاگەاندنانەی قەوارەی ئیسرائیل ناوی ئەو سەرچاوەیان ئاشکرا نەکردووە کە بۆ ئەو زانیاریانە پشتیان پێبەستون، بەڵام خودی ئەو ڕاگەاندنانە پەیوەندیکی پتەویان بە سوپا و دەستگای هەواڵگری قەوارەی ئیسرائیلەوە هەیە. ڕووداوەکەی دامەزراوەی نەتەنز دوایەوە دێت کە ڕۆژی ڕابردوو سەرۆکۆماری ئێران لە نەتەنز و چەند ناوچەیەکی وڵاتەکەی و باشەوەی ڤیدیۆ کۆنفرانس 133 پرۆژەی لە بواری پیشەسازی ئەتۆمی کردەوە. نەتەنز گەورەترین دامەزراوەی ئەتۆمی ئێرانە، دەکەوێتە پارێزگای ئەسفەهان 400 کیلۆمەتر لە باشووری تارانی پایتەختەوە دوورە و لە ژێر خاکدایە. پێشتری چەند جارێک ڕوبەڕووی هێرش و ڕووداوی ئەمە جۆر بووەتەوە. لە مانگی حەوتی ساڵی ڕابردوو ئەو بەشەی دامەزراوەکە کە لە ژێر خاکدایە گەڕی کرد، بەو هۆیەوە زیانی گەورەی پێگەیشت. چەند هەفتەیەک لەمەوبەریش بەرپرسانی ئێران ڕایانگەیاند ڕووداوەکە بۆی کاری تێکدەرانەوە بووە. ساڵی 2010 نەتەنز و چەند دامەزراوەیەکی دیکەی ئەتۆمی ئێران ڕوبەڕووی هێرشی ناسرا و ستۆکسنتی ئەلکترۆنی بوونەوە، بەو هۆیەوە سەرجەم کۆمپیوتەرەکانی ئەو دامەزراوانە لە کار کەوتن. هەرچەندە زانیارەکان لەسەر دۆسیەکی واسیار کەم و دەگمەنن، بەڵام هەرچۆنێک بێت ڕووداوەکە لە دوو ئەگەر بەدەر نییە، یان کێشەیەکی ئاسایی بگۆڕەکانی کارەبای دامەزراوەکەیە یاخود دەستێکی دەرەکی وێرشی ئەلکترۆنیە، بە تایبەت کە ئێران لەگەڵ هەر یەک لە ئەمریکا و قەوارەی ئیسرائیل لە شەڕی هێرشی ئەلکترۆنیدایە. ڕووداوەڵۆز و نائاساییەکەی دامەزراوەی نەتەنز دوای 2 ڕۆژ دێت لە کۆتایەتی کۆبوونەوە 4 ڕۆژیەکانی ڤێننا بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی ئێران و گروپی 5+1 کە ئیسرائیل لەبارەیەوە دەیگوت پابەندی هیچ ڕێکەوتنێک لەگەڵ ئێران نابی.